لە چیای شنگال گەریلەکانی پەکەکە چاوەڕی تیمی ڕووداو بوون تەواکو وەڵامی ئەو پرسیارە وەربگرین ئایا پەکەکە لە شنگال دەمێنتەوە یان دەڕوات کە 2 ساڵە لەو چیایە جێگایان قایم کردووە فەرماندەکانیان وەک خۆیان دەڵێن لە شنگال بەرخودانێکی زۆریان کردووە تاوەکو سەرکەوتون بۆیە وەڵامی بەجێهێشتنی شنگال یان مانەوەیان بە 1 و 2 نادرێ یوروجا دەستپێکێکی ڕێڤەبەریە ڕێخستنامە ئاشکرا کردیە بشکلێکی عەلەنی ئیناندیە زمان چوینەمەیە شەنگالێ ji bûna rizgarkirina şengalê axa êzidiyan ê ku ketî destê Daişî îsa mentiqekî ya Başûrê Kurdistanê ku ketî destê dijmin em rizgar bikin piştevaniya Başûr bikin piştevaniya gelê xwe bikin ser vî esasî em hatinan yani ev erk nîvê bêhtir pêk hatiye erka ku mayî ya nîvçe em dixwazin wî jî temam bikin însanê ku destê Daişî de em wana jî rizgar bikin pişt wêne ev pirse tiştê ku her tim partî jî me dipirse yan PDKê jî me dipirse wînî kengî derkevin wînî kengî biçin wê demê min karin nîqaş ke Agît Civyan fermandarî giştî HPG balî serbazî PKK دەڵێ پردی پەیوەندیان لەگەڵ پارتی ماوە بۆ چارەسەرکردنی دۆخی شنگال بەڵکو حزبەکەی ئامادەیە لەوە گەورەتریش لەگەڵ بارزانی گفتوگۆ بکات ji bûna hemû pirsgirêkên Kurdistanê ya Şengalê yê Rojava yê Başûr yê Bakurê Kurdistanê ê Rojhilatê Kurdistanê yê hemû Kurdistanê cî ku em tê de jiyan dikin milletê me gelê me tê de jiyan dikin wekî PKK em amade ne bi hemû hêzên siyasî ên Başûr re di serî de jî partî re em hevdîtina bikin nîqaş bikin berjewendiyên gelê Kurd çi be wekî berjewendî giştî tiştê ku ji me tê xwastin em ê bikin گەریلاکانی پەکەکە لەلایەک دەڵێ ئامادەین لەسەر هەموو کێشەیەک لەگەڵ پارتی گفتوگۆ بکەین لەلایەکیش شوێن پێ خۆی قایمتر دەکات و بناغەیەکی بەهێزی داناوە هەموو لایەنەکان باسی ئەوە دەکەن زۆرترین قوربانیان داوە بۆ شنگال بەڕاستیش داویانە ئەوە تا پەکەکە دەڵێت 220 شەهیدمان داوە و پارتیش دەڵێ بۆ کۆنتڕۆلکردنەوەی شنگال 500 شەهیدمان داوە بەڵام ئەوەی بۆ کوردانی ئێزدی ڕەنگە گرنگ بێ کێ کچە ڕفێنراوەکانیان بۆ دەهێنێتەوە و کێ زۆرترین خانوویان بۆ ئاوادان دەکاتەوە هیفدار ئەحمەد ڕوودا و شنگال